بینەرانی قدرگرانی کوردستان 24 کاتتان باش گەڕەشی هەشتی حەسارۆ کێچێکە لەو گەڕەکانەی لە شاری هەولێر دەکەوێتە سەرەگای کۆیە 18 ساڵ لەوە پێش 16,000 پارچە زەوی بەسەر فەرمانبەران و پێشمەرگە و چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا دابەش کرا. دیارە لە ساڵانی ڕابردوودا زۆر خاوەنزەویەکان داوای خزمەتگوزاریان دەکرد، چەندین جار گربوونەوە و کۆبوونەوە و نوێنەرانی حکومەتیان بینی تا دوجار بەڕێز مەسرور بارزانی لە ئایاری 2021 ڕاستەوخۆ لە نزیکەوە سەردانی ناوچەکەی کرد و خاوەنزەویەکانی دواند و بەڵێنی پێدان کە پرۆژە خزمەتگوزاریەکان بگەێنرێتە شوێنی مەبەست. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان لەگەڵ سەرۆکی شارەوانی هەولێر کاک کارزان هەروەها نوێنەری خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆ کاک بێجان محەممەد زۆر بەخێر بێن سەرچاوان، هەروەها لەگەڵ ئامادەبوونی ژمارەیەک لە خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆک بەخێر بێنێەوە شلوتفتان واند. کاک کارزان با بێمە لای جەنابەت، دیارە دەگوترێت تیمێک پێنگێدراوە بۆی پێشوەرزی زستان خێرا پرۆژە خزمەتگوزاریەکان بگەێنرێتە هەشتی حەسارۆک. ئەو تیمە بەچی گەیشت؟ بەڵێ سەرەتام کاتەی ئێوە و بینەرانیش باش، ئێمە دوای سەردانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لۆ گەڕەکی مەریوان کە بە هەشتی حەسارۆک بەناوبانگە ئێمە ڕاست پێدراین هەرچی زووە ئەو کێشە و گرفتانەیە یاخود ئەو داواکاری هاوڵاتیان لە سەرگەیاندنی خزمەتگوزاریەکان هەرچی زوو پێویستە ڕێکاری پێویست ئەنجام دەین. ئەوە بوو بە هاوبەشی لەگەڵ برایانمان لە بەڕێوەبەتی ئاوڕۆی هەولێر و بەڕێوەبەتی کارەبای هەولێر کاری پێویست ئەنجامدا بە ئامادەکردنی دەرخستەکان بوو. ئەوە بوو بەسپاسەوە فەرمانێکیش دەرچوو کە بە فرۆشتنی زەویە نایەبەکان لەوەی بتوانن ئەوەش هاوکاری حکومەت بکەین لەسەر ئەوەی بتوانین پرۆژەکان لە زووترین کات بچێتە. ئێستا بۆ قسەی جەنابەت بێ ئێستا پرۆژەی کارەبا گەیشتۆتەوە شوێنە یان پرۆژەی ئاو دەستی پێکردو بۆ شوێنە؟ بەڵێ ئەو تەواو وتەی خۆمە لۆ تەواو بکەم دەتوانم باسی ئەو بابێمە سەر ئەو سێکتەرانێک کە جەنابەت باست کرد. ئەو بوو ئێمە تیمەکان کار لەسەر ئەوە کرا نزیکەی بای 7 میلیار و نیو بوو پرۆژەی گەیانی شەقامە شێزمەتریەکە کە هەموو سێکتەرەکانی ئاوەڕۆ و ئاو هەروە هەم بەرگەکانی شەقام لە تەشویقکردن و فەرشکردنی تێکەڵە و لە فەرشکردنی حەزر مەکە سەر و لێدانی کردبستۆن و قیرت تاوکردنیشی لە خۆ گرتەوەکەوە تاتوانین بڵێن شادەمارەکە کە بۆ گەڕەکە بە ناوەڕاستی ئەو گەڕەکەدا دەڕواتن و گەڕەکی پێنجی حەسارۆکان بە جۆسایتی لاوان دەبەستێتەوە. دوای جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەوە بووین بە نووسراوی فەرمی داوامان لە وەزارەتی شارەوانی گەشتی گوزار کردووە ئەویش بەرز کراولۆ ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە لۆ ئەنجومەنی وەزیران و بەڕێز جەنابی وەزیری شارەوانی گەشتی گوزار کە بڕیار لەسەوە درا بتوانین بە تیمەکانی سەرۆکاتی شارەوانیمان و بە ئامێرەکانی سەرۆکاتی شارەوانیمان هەم سود لەو توانە مرۆییەکانی فەرمانبەران وەربگیرێت و هەروەها سود لە ئالیاتەکانی شارەوانی وەربگیرێت. هەمیش هاوکارمان دەبێت لەسەرەوەی گوژمەکان ئەگەر بدرێتە بەڵێندەر گوژمەکان لەسەر حکومەت کەمتر دەبێتەوە. بۆ نمونە ئەگەر تەسەوڕ دەکەم ئەو سعرانێک کە ئێستامە بە شێوەیەکی ڕاستەخۆ جێبەجێمان کرد 130 کەمتر بوو لەو سعرێک کە بدرابە بە بەڵێندەر. ئەوە بوو کۆمەڵێک پرۆژێک قۆناغ بە دووە قۆناغ خاتە ئەگەر کاتەبی لۆت باز بکەم ئێستا دێمەوە بازانانی نوێنەری خاوەنزەویەکان کاک بێجان چکە و پەیوەندی بە منەوە دەکا ناو بەناو لەگەڵ ئەعلام تۆزێ برادەرە. کاک بێجان ڕازی ئێستا لەو پرۆژانێکە سەرەتا زۆر سپاس لەو دەرفەتەی بەخشاتنی کاک کارزانەکەین. سڵاو لە بینەران و بیسەران. کاک حسێن بەڕاستی خۆی حەدیسەکەی دەرێ من لەم يشكر الناس لم يشكر الله، يعني أوي سباسي خلشي نكا سباسي خواهي قورش ناكا لدواي 20 سال تاورواني براستي چەندین کابینە لە دوای کابینە هەشتی حەسارۆک پراوێز خراپە، بەڵام بەڕاستی لەو کابینەیە دەستی ئاوەدانی لەسەر دەستی جەنابی کاک مەسرور بەڕاستی مەیدان نیەن بخۆی زۆر دەنگ و باسە دوای سەردانی بەڕێز کاک مەسرور سەر وەزعەکە گۆڕا. کاک حسێن بخۆی پێش ئەوەی جەنابی کاک مەسرور بێتە سەر زەویەکان ینی دەنگ و باس زۆر هەبوو کە خەڵک دەیگۆ ئەو شوێنە دەکرێتە مەلحەب یاریگای وەرشیان قسەیان دەکردیان دەکرێتە پارێک دەکرێتە
وبەرهێنانی شوقە و بیناتی دروست دەکرێت بەڵام لەگەر هاتنی جەنابی بەڵێ لەگەر هاتنی ناتەشویش نەبوو ینی شتەکان تقریبا ئەمە ئاگاداری هەوڵ هەبوو بەڵێ دەستە بوو بەڵام جەنابی سەرۆکی حکوومەت مەیدانیان هاتە سەر زەویەکان و بە خاوەن زەویەکانی گوت ئەو زەویانە مڵک و ماڵی خەرچیە و ساحب تاپۆیەکان ئەتوانن بەڕاستی ساحیبی زەویەکان ئەتوانن تێدا بژین و خانیدا دروست بکەن یەکەمین مەرحەلە بەڕاستی ئەو هاوکێشەی تێکشکاند لەگەر هاتنی جەنابی کاک مەسرور و ئەوەل و مهمترین شت لەناو هەشتا ئەسارەکان بەڕاستی ئەو فەتحی کۆڵانانە ینی فەتحی کۆڵانەکان کە دەستی پێکرد لەو ساڵ بەڵێ چار زۆنە بەڵێ زۆنی ABCD ینی ئەو فەتحی کۆڵانانە تەواوی هاوکێشەکانی تێکشکان ئەوانەی کە بەڕاستی دەیانویست بە هەر جۆرێک پرۆژەی تێدا بکەن یان وەبەرهێنانی تێدا بکەن ئێستا رازین ئێستا بەڕاستی رازین زۆر سپاسمە بەڵام ئەوە نییە بەڵێن هەشت ئەسارۆک ئێستا ئیشی تێدامە دەمێ کاکارزان دەرێ ئیشی تێدامایە ئێستا بەتەماچین ئێستا قسە دەکەین لێرە تیمتان هەیە لەوێ کار بکە ئێستا بەڵێ بەتێت بە دڵنیایەوە بەخۆشیان وزان مشاهدی وەمان لێ دەدەن کە تیمەکان نەک تەنها ئەوەی ئەو مدەی لۆیان دارێک کرابوو لەوانەیە پرۆژەمان هەبووە 200 ڕۆژی لۆ تەرخان کرابوو بەڵام بە سوپاس و لێرە دەمەوێت هەر لە بۆ سوپاسی هەموو تیمەکان بکەم توانیان کەمتر لە 50 ڕۆژی ینی کەمتر لە ڕوو چارێجی ماوەی کەلۆی دیاری کرابوو پرۆژەکان بچێتە بواری جێبەجێکردن هەمووی لەژێر وەرگرتنی فحوساتی مختبەر مرکزیش لەسەر ئەوە مختبەری خۆمان لەسەر وەرگیراوە دەمیش لێرە لەسەر بابەتێک کە کاک بێجان باسی وەی کرد کە ئێمە لە هیچ شتێکی فەرمیمان نەبووە بەسەرحی لەسەر لێستانەوە لۆیە زۆر جار داهاتن کە سەردانیان دەکردین دەیانگۆتە ڕێپێدانمان لۆ نادەنێ ئێمە ئەوە بوو بە خۆشحاڵیەوە ڕێ فەرمانگەیەک دانرا هەلە هەشتی حەسارۆک کە داوای هاوڵاتیان وەربگیرێتن ئێستاشدا بە خۆشیان ئاگاداری وەنا کە ڕێپێدانێکی زۆر باش و دەست بە بینایەکی باشش کراوە لە گەڕەکی مەریوان کە هەشتی حەسارۆکی پێدەگۆترێت و دوای ئەوەی کە داواکاریەکی تریشیان هەبوو باسی وەی کرد بتوانن بەشێک لەو زەویانە بە سەهم بەناو کرا لە تاپۆی داوای دابەشدویان کرد کەوانش هەموو خەڵک و لەگەڵیان دانیشتم خەڵکەکن توانای داراییان بەو شێوەی بتوانن سوود وەربگرن ئەوە بۆ بە سوپاسەوە دوای دیراستکردن توانیمان بڕیاریش لەو بابەتە بدەن و هاوڵاتیان بتوانە سودمەند بن لەو بابەتە بەڵێ ئێمە وەکو بەڕێشت باس کرد ئێمە تیمەکانمان ئێستا لە لەوێن دەرن وجودیان هەیە چەندین پرۆژەمان جێبەجێ کردووە گەرمە کات هەبێتن دەمەوێ باز لەوە بکەم کە بیداتی ئەم ساڵ پرسیارێک لە جەناب بکەم دیارە هەندێک لە داواکاریەکان باز لەوە دەکەن کە دابەشدوو بکرێت پارچە زەویەکان خۆت ئەندازیاری سەرۆ شارەوانیشی تۆ لەگەڵەوەی پێت باشە ینی دابەشدوو بکرێ لە ڕووی ژینگەوە لە ڕووی پێداویستی کارەبا ئاو کۆمەڵێک بابەتی دیکەیە ئەگە وەکو ئەندازیارێک لێم دەپرسی لەگەڵ نیمە لۆ لەگەڵ نینە ئەمە کاتێک نەخشەی کردی دادەگۆترێت کۆمەڵک پێوەەر هەیە لە ئەو نەخشەی کردیانە دادەندێتن و ڕەساوی پێوەرەکان دەکرێتن بەڵام ئەمە وەکو باسمان کرد بە سوپاسەوە جارێکتر لۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 16 ساڵ زەوی نەکرد دابەش نەکردنی زەوی بەسەر فەرمان لەوانەیە کۆمەڵک گرفت بوو کە لەبەر ئێمە داواکاری هاوڵاتیان داوایان دەکرد ئێمە کوڕمان گەورە بووە دەتمانەوێ خانوێ دابەشدوو بکەین ژنی لۆ دەیە کۆمەڵێک گرفتە بەداخیشەوە 10 ساڵە بە گرفتە ئەنقەستەکانی کە حکوومەتی عێراق بەردەم حکوومەت هێرێم دروست دەکات لۆیە کارزان بە بچینە لای خاوەن زەویەکان بزانین ئەگەر داواکاریان هەیە سەرنجیان بۆ چۆن کەرم کەن کامەتان قسە فەرموو سپاس لە بۆ دەرفەتالۆن دەستیان خۆشببی کارزان و کاکە ساساعانی دەستیان خۆش مەمنون بڕیارەکانیان لە جێگای خۆیان بوو بەتای مەسەن کاکەمە سوبارزانی بەڕاستی هەنگاوەکی زۆر جددی بوو مەسەرەن بڕیارەکانی وعدەکانی هەنگاوەکانی زۆر بە ڕازگویانە کرد بەکردا لە بۆ هەشتی حەسارۆک سوپاسیان دەگەین لە بۆ هەشتی حەسارۆک ڕاستەشتی لە بۆ کرایشی زۆر باشی لە بۆ کرایە دەستیان خۆشببی بەڵام لە هەمان کاتدا داواکاری دیکەشمان هەیە داواکاری تەمام مەسەن لە بۆ نمونە کاکارزان کە لێرێ داوای لێ دەکە مەسەن شێستی ناوەڕاست کە یعنی ڕێکی زۆر ڕئیسیە ئەو شێستیە مەسەلەن بەردی بناغی دەستپێکردنی دابدرێتن لە هەمان کادا مەسەلەن پارچەک وەکو مەسەن زۆنی ئەی پشت فلۆریا
کەندەکان داوا دەکەن مەسەن کەندەکان پڕ بکرێتەوە خەڵکانەکان زەویان لەم شوێنێ وانیش سودمەند بن لە بڕیارەکانی سەرۆکی حکوومەت و دەست بە دروستکردنی خانوو بکەن لە هەمان کاتدا داوا دەکەن مەسەن لە بۆ نمونە 5 ساڵ کە ڕێگا نادرێ مەسەن خاوەن زەویەکان خانوویان بفرۆشن ئەو 5 ساڵە نابدرێ مەسەن پێدا چنەوەی پێدا بکرێتن نقطەکان بە دەرفەتی برادرانی دیکە بدە برایانی بەڕێزی دیکە وا قسە بکەن مەسەلەی 5 ساڵ فەرموو بەس نێزی کۆمایکە منوکو خاوەن زەویەک و وەکو نوێنەری هێشتا قسە دەکەم شانبەشتانی کاک بێجان بەڵێ سەرەتا دەستخۆش زۆر بەڕێز کاک مەسرور بارزانانی دەکات سەر زەویەکان ینی خەڵکی زۆر خۆش دڵخۆش بوو ئەگە جەنابی هاتەوێ دەستخۆش لێکن دەستخۆش لە کاک کارزان دەکەین ئەو زۆر یارمەتی داوین چەندی سەردانمان کردو لە کاک ساسان عونی ینی زۆر بەڕێزەوە داواکارێکی تۆزێ بەشک و بۆ شێوانی کەی داواکارێکی ئێمەش ئەوەیە ئێستا کە هەندێک خانوو دەکرێت بۆ نە ڕوکنە یان تەنی ڕوکنە دەبێت تەنیشتەکەی خۆی بێنە 125 کابرا بۆنە لە ئەوروپایە یان نەماوە لە ژیاندا باشە تەنیشتەکەی ئەو چ بکە ینی فەقی گشتە ئێستا لە شارەوانی چەندین کەس لەوانەیە بە هەزارا کەس ڕێگری لەوەی بکرێت ڕوکنە یان تەنی ڕوکنە ناتوانێت بچێ بیکاتە خانوو یان دەڵێ ئیدا دەبێت تەنیشتەکە خۆت بێنی تەنیشتەکەی تەلەفۆن جواب داتەوە دەڵێ کاکەم لێرە نیم دەڵێ ئیدا دەبێت پەنجەم وەرد بکە ئەگە چارەسەری کێو کات زۆر باردەی من دەبین داواکاری هەیە خوا فەرموون دەستان خۆش پێشەکی بەخێراتنی کارزان دەکەین بە جدی خێرا داواکاری ئەوە برێ بەرەوە بە جدیاتێکی تەواو بە کارزان دەبین لە ئیشەکان بەس یەک داواکاری ڕئیسی هەر 16,000 پارچە زەویەکەی ئەویش شەبەکەی ئاوە بەڕاستی شەبەکەی ئاو زۆر زەرورە دوایی دێمە لای جەنابتان ئێستا زۆربەی خەرێک دووجارم قەتع کرد لە هەیکەل بەجێ هێشتۆ لەبە بێ ئاوی دووجارم قسەکانی بڕی لەبەر خاتری ئێوە وتم با تۆزێک فزولیشم کرد فەرموو سەبارەت ئەمە بەس لەو ساڵ توانراوە نزیکەی بای 13 میلیارد دینار ئیش لە گەڕەکە بکرێتن ئەوە بۆ کاری یەکەمان لە زۆنی سی کە دەست پێ کرد نزیکەی 884 میلیۆن دینار بوو و پاشان لە زۆنی بی دەستمان پێکرد 726 میلیۆن دینار بوو و کاری خۆڵکاریەکەش زۆنی دیژ بە هەمان هەمووی لە سەروبەندی ئەو هەموو قەیرانە ئاورەی کێخەی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمن یەک لەو بابەتانە کە باز دەکەین زۆر زارگرەیەوەمان لێ دەکرێت لە هەشتی حسارێتی مامان پێدا ئێمە لە سەرۆکات شارەوانی هەولێر ئەو بابەتەن سوپاسیان دەکەین کە بەڵام ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵک دەزارین کە ئەو باسی و سوپاس دەکەن سوپاسی پێم باشە حکوومەت بکەنچکۆ ئێمە نینە ئەو حکوومەتە ئەرکەکان دەکات حکوومەتە لە خەمی هاوڵاتیانی خۆیدایە لەوەی بتوانیت خزمەت گوزاریەکان بگەینتە ئەو شوێنانێک کە پێویستە خزمەت گوزاری لۆ بچێتین یا خۆت هەر کارێکە لە ئەرکماندا بێتون بە واجبی خۆمانی دەزانین ئەوە بوو لە زۆنی ئەی کە دەستمان پێ کە زۆر جارە گلەیان لەوە بوو ئەو زۆنە ئیهمال کراوە ئەو بوو بە دوای 2 ڕۆژ توانیمان کاری تەسوێکردن لەو شقامەش دەست پێ لە شقامەکانی وێن دەردەست پێ بکەین ئێستاش بە خۆشحاڵیەوە قۆناغی فەرشکردنی تێکەڵە ئەی بۆ لە زۆنی بی زۆنی دوو دیکە نزیکەی با میلیارە کونی بە هەمان شێوە ئەو پرۆژەش جێبەجێمان کردووە ئێستا لە قۆناغەکانی کۆتاییدایە بەڵام سەبارەت بە گیانی ئاویش ئەوە بوو هەر لەگەڵ جەنابی وەزیر سەردانمان کرد من دەستیان بە گیانی بۆڕی ئاو کردێ بە سوپاسەوە یەک لەو کارە هەرە گەورەکان ئەمە دەتوانین هەمومان شانازی پێوە بکەین کە ئەو ساڵ بەردی بناقی گەورەترین پرۆژە کە گەیانی ئاوی فریاگوزاری لۆ شاری هەولێر بۆ ئەمەش تەنها لە هەشتا حەسارۆکان لە هەموو شاری هەولێرە کەواتە ئەو گەڕەکە پشت بە بیری ئەو نابەستە ئەمە هەموو شاری هەولێر هەموو شاری هەولێر مژدەیەکە بۆوان لۆ هەمووانە چکە و ئاوەی ئێستا دێتە سنتەری شاری هەولێر نزیکەی غەڵەت نەبم 12,000 مەتر مکعبە ئەو پرۆژە نوێیە 20,000 مکعبە ینی هەندی نیوی ئەوەی ئێستا لە شاری هەولێر هەیە ئاوە دێتە لەوەی دڵنیابن کە دەتوانین بێجگە لەوەش ئێمە وەزان لەگەڵ بەڕێز کاگاری و کاگرابەر بەڕێوبەری ئەو بەڕێوبەری گشتی ئاو ئاوڕۆکان کە لەسەو کراوە بتوانێت خەزانیان لۆ بدابنێ ئەو بیران ئێستا ژمارێک بیر لێ درراوە بتوانێت هەتا ئەو پرۆژەکە ئەو پرۆژەی ئێمە ئەو مدەی داون دراویشەڵە ساڵشکە و کاتانە ئەو پرۆژە تەواو هیوای دانیا کە بتوانین هەمومان کە وەکو باسم کە شانازی بەو پرۆژەیە دەکەین چکە خزمەتی هەموو شاری هەولێر دەکات کارزان دەڵێ بۆتە مەرج هەتا 5 ساڵ ئەگەر خانی دروستکرد نەفرۆشێ ئێوە پلانێکتان بۆ ئەوە لەوانەیە خەڵگە بێ پێویستی بۆ 5 ساڵ ئەمە ئەگەر ئێستایش باز دەکەین پێ بە زۆی 5 ساڵەکە ئێمە بەداخەوە زۆر جاران لە شارەوانی تووشیوە دەبین هاوڵاتیان بازرگانی بە
خەڵکی خۆمان دەکەن ئێمە دەبێت کار لە سۆبی ڕێگر بین لەسەر ئەو بابەتانە یاخود تیجارە زۆرجار بە ئێمەش وەکو شارەوانێکی لەسەر ئەوەی کە ئایا دابەشدو دەدرێیان نادریان کۆمەڵێک بۆنی بابەتی تکە کاری لەسەکرا لۆ ئەو مدەدانراوە بتوانێت خەڵکی کەم دەرامەد یاخود ئەو هاوڵاتیانەی پێویست دەکا کە خانەکەیان دابەشدو بکەن ڕێگەیان پێ بدەن تازە پرسیارەکە لە من بەڕێستان لە من کردکوت وەکو ئەندازیارێک پرسیارم جوابدا وتمە کۆندەزیارێک لەگەڵ نیمە بەڵام کە دەبینین داواکاری هاوڵاتیانە لۆیە بەڵنیایەوە چوینەژێ بەڵام دەبی ڕێگری لەوەش بکەین کە ئەو هاوڵاتیانت وەکو تیجارەت بەکاردێنین ئەو بابەتە بتوانین لەبەر ئەو بابەتە مەسەلەی هیچ بابەتێکی بەکارێنانی نەخشەی مەسەلەن زەویەک دێ بە ئارەزی خۆی نەخشەیەک دروستکە پێوەرەوە لایەوە ئەمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە ئێمە تیمێکی ئەندازیات پەسەندکردنی نەخشەکان دەکەن لۆ بابەتە باز دەکەم لە ئەوەی ئێمە هاوڵاتی لەوان هەیە هەریەکە لۆ بنومنە هەرێکە لە سێکتەرە کار دەکەین دەزانین چۆن خزمەتی ئەو سێکتەرە بکەین بۆیە لەوانەیە ئەوەی باسییان دەکەن لەسەر وەبزانم بابەتەی نیە لەسەر نەخشەکەی لەسەر بۆ نمونە دوو سەهمە جەنابت و ئیمنە کاتێکدا بە ئەمن دەسمە شارەوانی داوا دەکەم ڕێکە بە من دەدرێت بە ڕێزێکی تشری هاوبەشەکەی کە زەنابتی دەی دەڵێ ئەوە ئیمن بۆ نەخێر ئەوەکە زۆردا تووشی ئەو گرفتانە بووینەوە لۆ ئەوەی تووشی ئەو گرفتە کۆمەڵایەتیانە نەبینەوە لە وێنەی تۆماریش دیاری نەکراوە کامە دەستە ڕاستی فلان هاوڵاتیە دەستە چە فلان هاوڵاتی لۆیە داوا دەکەن هەردوو هاوڵاتی بچن کە بزانن ئەو شێوەی دابشکردنی زەویەکان هەردوو لەسەر ڕازی بوونە بەڵام ئەوەش لەگەڵ بەڕێوەبەری شارەوانی چوار قسەم کردووە ئەوانەی کە شێوەی ئەتیادیە کێشەی نیە ڕێگای پێدەدێتن بە خۆشیان دەزانن و بزانم لە بۆ هەموو زەویەکان داوا دەکران بەڵام ئێستا تەنها ڕوکنەکان ماینەوە ئەوەش کۆمەڵە کێشەی گرفتی کۆمەڵایەتی تێدا دەبێتەوە لۆیە لەو بابەتە داوا کراوە کاردووچیان بێتەوە ئەوەی بشکرێ بەسەر چاو ئەمن دەکرێت زیاتر کار ئاسانیشیان لە بۆ بکەین زۆنی ئەی ئەگەر باسی ویان کە زۆنی ئەی کەندەکان ئێمە تیمێکمان ڕاستپاردووە مەوزوعی هەمومان دەزانین چەندی ساڵە کەش و هەوا بە تەواوەتی گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە تەنها کوردستانیە لۆیە ئێمە کۆمەڵێک کەند بە شوێنەدا هاتووە ئێمە ئێستا تیمەکانمان لە دراستکردن لەگە بەڕێوەبەتی ئاوەڕۆی هەولێر و بەڕێوەبەتی دایرەی ئاودێری هەولێر لۆی بتوانن قەرار لەسەر بابەتە بدەن ئایا پێویست دەکا ئەوە ببینێتەوە یاخود دەتوانین ئەو شوێنانە پڕ بکەنەوە لەوەی هاوڵاتیان بتوانن سودمان بدەن زەویەکانی خۆیان زۆر باشە کاکە بێجان تۆ کە پەیوەندیت بەمەوە کردوتت هەندێک کێشەی دیکەمان هەیە ئەو کێشانە چینەوە دەرفەت دەکا کارزان نوێنە رادی حکوومەت دەکا دەستخۆش بەڕاستی دەستخۆش لەکە کازانەکەن لە مژدە خۆشانە بەڕاستی ئەمە ڕاستی بخۆی بنەمای ژیانکردن لە هەر شوێنەچی ئەگەر ئاو نەبی کاربا نەبی ژیان تێدا قورسەبی بەڕاستی ئەو پرۆژانەی دەستخۆشی لەکەن بەڵام بەڕاستی ئەو پرۆژان ئێستا هەیە پرۆژەی زۆر گرنگن بەڵام سەرەتاین ینی پرۆژەی هەرە گرنگ لە بۆمە دانانی تۆڕی شەبەکەی ئاوە و زایدەن کارەباکە ئەوەندە کەنجی دەتوانین ئەو داواکاریان نەمێنێ ینی ئێستا هیچ بەشێکیان چوین سەردانمان کردن و جێبەجێ دەکەن ئەتوانی پێیان بڵێ مودەکەی چەندە لە فلان وەخت ئەو داواکارەتان کۆتایی پێ ئەو سێکتەرە پێوەستە بە بەڕێوەتی ئاوی هەولێر لەوانەیە ئەمن بەڵام ئەمن ئەو تاکید دڵنیایان لەوە دەکەمەوە ئەو پرۆژەی کە باز لەوە دەکەین پرۆژەی فریاگوزاری شاری هەولێر بە سوپاسەوە هەموو بۆڕیەکانیش لە بۆ بەستنەوەی شەبەکەشکەوە هێڵە ڕئیسەکە دەگەین تا شاری هەولێر بەڵام بۆڕی پێویستیش هەموو لە بۆ بەڕێوەتی ئاوی هەولێر دابین کراوە ئەو گەڕەکانێک کە پێویستیان بەدانانی شەبەکە هەیە هەموو بۆڕیشان لە تەنها دەمینێتەوە ئەوەی دەچێتە بواری جێبەجێ ئینشاڵڵا من تەسەوڕ دەکەم ساڵی ئایندە ئەو کێشانە هەموو کۆتایی پێهاتبی جان بەڕاستی کاکسێن هەشت ئەسارۆک دژمنی گەلک زۆر بەڵام بەڕاستی زۆر سوپاش سەرۆک حکوومەتەکەین کە ئەو هاوکێشانی هەموو تێکشکاندن ئەوەی لە بیرنەکەن کە دابەشدوو بڕیارێکی هەرە گرنگ و ئەساس بوو لە بۆمە ڕێگاپێدانی دابەشدووی بەڵام بەڕاستی هەندێک مەرزەیە قورسن ئەتوانن ینی تۆزێک پێداچوونەوەی تێدا بکەن یەک لەو مەرجانە نەفرۆشت دروستکردنی خانووی 125 مەتری و دواتر نەفرۆشتنەوەی هەتا 5 ساڵ بخۆی لە خاڵک لەو خاڵانەی کە پێداویستی ئەو خانەوادانەی کە لەوێن گەورە بووە با بڵێن هاوسەرگیری دەست پێ کردووە کاکسێن دەرێ خاڵک لەو خاڵان دەرێ بۆ نمونە لۆتێ 1000 سوودمەندبی لە دروستکردنی خانی 125 مەتری
لە ناو گەڕەکی هەشتی حەسارۆک ئەوە زۆر تەواوە ئەمە هەموو لەگەڵ ئەوەینا کە خەڵک یەکجار سوودمەندی بەڵام نەفرۆشتنەوەکە هەڵبگیرێ یەکجار سوودمەند تەواو. بەس لێرە بەرچاوڕوونیەکی بدەم ئێمە حەزت لەسەر کامە سەنەد دادەنین ئەگەر بۆ نمونە سەهمەکت بە ناوی جەنابتە و سەهمێک بە ناوی منە لە سەوانە حەدز داداندرێ تەنها ئەگە بە یەک ناو دابەش دوو داوا بکەیت لە سەروانە حەدز داداندرێ لۆ ئەوەش لە بۆ کەسە یەکەمەکانی ئەو هاوڵاتیە بتوانێت بۆ نمونە بابەکە لە کوڕەکانی لای خاوەنزەویەکان ئەگەر پرسیارتان ماوە چونکە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچم دەمێ مافتان نەخورێ فەرموو. سەرتا دەستخۆشتان لێ دەکەین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە وەرەوە بە خێراتی کارزانیش دەکەین زۆر سپاسی سەرۆک حکومەتیش دەکەین کەەوە هەروەکو کاک بێزان و جەمال باسییان کرد کە ئوگمانانی لەسەر هەشتی حەسارەکان هەبوو هەمووی ڕەواندەوە چ داواکاری تەیە داواکاری بەس پەیامەکەم ئەگەر پێ نەبڕ لەوەی بگاتن تەمان من جیاواز لەوانە لە جەماعەت ماڵم لەوەیە ماڵم لەوێ و تانکەری ئاو لە هاویندا بە 35,000 دەم کڕی لەوانەیە بەشی 5 ڕۆژ 6 ڕۆژی دەکرد تەمان لە جێیت کە ڕقم تەلەفۆنیان دامی و خەبەریان نەبکە ئاوت لۆدەینین بەلاژ لە جێت لای جەنابتان معلومە بەوەسم چێە تەمان ڕەفزم کرد فی سەبیلی سومعی حکومەتی بەحقات ئێمە حکومەت بەڵاوی خۆمان دەزانین حکومەت حەقا ئێمە بە کوڕی خۆی بزانین بەڵام دەبیان مثلەن باب لە خۆی لە وەزعی باش دابی دەبی ئاگای لە کوڕەکەشی بی جەنابی کاکارزانی ئمە زۆر قسووری نەکردی ئیشەکانی زۆر جوان دەستخۆشی دەین بەڵام دەبی هیممەتێک بکات لە مەوزوعی ئاوێت ئاوەکە زۆر پێداگیری لە ئاو فەرموو جەنابەت خوا ئەگەر مایەکەی بدەنێ ئەو بە ڕێزەش ئەوە دەمەوێت بە عادلانە بەشی هەمان بکە فەرموو دەستخۆشی لەوە بەرنامە جوانەتان یەکسەر داواکارێکی کاتم کەم داواکاریەکمان هەیە نەخۆشخانەیەک زۆر لە مێژە قەول بوو دروست بکرێ و بەڵێنیان پێدا بووین هەر دوور دەکەوێتەوە لێمان ئەوە شتێکی زەروریەتە بۆ گەڕەکەی ئەوەی هەیکەلێکی قوتابخانەشەیە قوتابخانە کە تەواو بکرێ ئێستا ئەنی هەیکەلەکە حازرە ئەویش ڕاوەستاوە ینی زەروریەتە بۆیە سپاس چێدی فەرموو ئەو بەڕێزەی تەنیشتیان فەرموو خۆش دێمە لای جەنابیشت ئێستا فەرموو. دەستخۆشی لە حکومەت دەکەم پێشەچی داواکاری باسییان کرد ئاوکارە بە زۆرورە زۆر پێویستە و قوتابخانە هیچ نەبی قوتابخانەك لە هەموو هەشتی بکرێ باشە و ئەو جادەی کرایە 6 مەتریەکە قیر کرێ ئەگەر بکرێ ڕووناچی لێ بێتن ئاوەدانی کە تەناوی و جادە ئاوەدانە ئەگەر ڕووناچی لێ بێ باشە تا دەستخۆش با ئاخیر خوا یەکسەر داواکارێکە بکە چکە کاتم نەما فەرموو. سپاسی ئەو دەرفەتەتان دەکەم خێراتی کاکارزانی دەکەم ئەمە مندارم هەیە دەمەوێت ماری خۆم بینمە هەشتی حەسارۆکان یەکەم شتیان ئاوە دووەمیان کارەبایە سێمیشیان مەکتەبە ئەو پرسیارەی لە کاکارزانی دەکەم کاکارزان مەکتەبەک هەیکەلە لە هەشتی حەسارۆکان تەواو کرێ حیوانی تێدا بەخێو دەکرێت و پاش ئەنجینێکەش زۆر ڕاگرتووە بەرێ حیوان و شتیوان لە ڕاگرتووە لە ناو مەکتەبەکە گەیشتەوە کاکارزان یەکسەر وەڵامیان دەوە لە بە کورتی چکە کاتشمان نەما سەبارەت بە ئاوی نامەوێ ئەمە برادرە قسەچی کرد ئاودانی شارەی بە دوو تەنکەر و بە دە تەنکەران ناکرێت حکومت زۆر کاری کردەوە وەکو باسمان دەکەن ینی کۆمەڵێک بابەتی سیاسەمە نامانەوێت بەڵام ئەو واقعەکە حکومت بەڕێوەبرنی شارەی بە 10 تەنکەر و 20 تەنکەر و بە 100 تەنکەریش بەڵام ئەمە کارکراوە بۆ باشمانەوە کرد سەرڕێ هەبوونی ئەو گرفتە داراییانە بە سوپاسەوە جەنابیان کە بڕیار لەسەوە درا پرۆژەی فریاز گوزاری شاری هەروەکو باسم کرد ساڵی ئایندە ئینشاءالله و کاتانە کەسمان باز لە بابەتی ئاو ناکەین لە هەموو شاری هەولێر باز دەکەین و هەتا پرۆژەی دووەمی کە لە ئەوەی قوشتەپەدانراوە بەڵام وەکو سنتەر باز دەکەین ئینشاءالله تا و کاتیشێکمان نبینی سەبارەت بە نەخۆشخانەکە ئێمە لەگەڵ بەڵێ بەرەبراتی گشتی تەندروستی هەولێر لە سەخەتی بڕیار بوو لەسەوەی بەردی مناقەش دابنین بەڵام کۆڵێک گرفتمی داراییمان هاتە پێشیوە لە هەوڵی چارەسەرکردنی بتوانین دابنین سەبارەت بە قوتابخانە ئێمە بەس بەرچاوڕوونی بەڕێستان هەبی ئێمە حکومت بۆ نمونە چەندین وەزارەتی لۆ وەزارەتی پەروەردە و پێیوەستە بەڵام ئێمە لە ئەنجومەنی شارەوانی کۆمەڵێک لەو بەڕێوەرەگەشتیانە بەڕێزانە ئەندامن لە کنەما لێ دەتوانم ئەوش لەگەڵ دوامین پەیامە دەسی چرکە بگەێنە بگورە کاکارزان فەرموو سی چرکە یەک دەقەم بدەیە کاکسێن ڕاستی دوا پێیان نەماوە کاتم نەماوە بگورە پێیان وەکو نوێنەری خاوەن زەوی فەرموو ڕووی دەمەکەمەوە جەنابی لەو کامیرەیە ڕووی دەمەکەمە جەنابی کاک مەسرۆر بەڕاستی لە هەموو دەوڵەت و حکومەتداری ئەوەیە ئەگەر ڕووی خزمەت گوزاریت کردە
هاوڵاتیان و دەستی ئاوەدانی خزمەت گوزارێت لە بۆ ملەتی خۆ درێژ کرد پاداشت و سزا هەیە لە ڕۆژی هەڵبژاردن خاوەنزەویەکان هێشتی عسارۆک زۆرترین دەنجیاندا لیستی 190 پارتی و ئەو قردەی جەنابی کاک مەسرور بارزانیان داوە هیوادارین لە دروستکردنی کابینەی داهاتوو جەنابی کاک مەسرور پلان و بەرنامەی نوێ زۆرترین پرۆژەی استراتیجی گرنگ لە بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هەروە سپاس بۆ ئێوەش کە وەکو خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆک لێرە ئامادە بوون بە هیوای بەرنامەی داهاتوە کێشانە هەمی کۆتایی پێ بەهات پێ و ژیانێکی خۆش ببەرنە سەر لە گەڕەکەتان سپاس بۆ بینەرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا یاوەرمان بوون هەمیشەتان شاد